بە درێژایی چەندین دەی ڕابردوو تا ئەمڕۆ گوندی خوێڵینی مەملەح لە سەنگاو بەرهەمی خوێیەکی ناوەزە و بەناوبانگی هەیە. دوای چەندەیەک لە بەرهەمێنانی خوێ لە گوندی خوێڵینی مەملەحەدا بەرهەمی خوێ ئەم گوندە بەرەو کەمبوونەوە دەچێت. سەرچاوی ئەم خوێیە کانیەکە لە دەرەوەی دەیەکەیە بە بۆڕی ڕامان کێشاوە بڵین لە بەهارانە ئینەیێرە و دەستەکەین بە چاکردنی گۆلەکان سەرتا و ئاوی کەیت ئەیکینە ئەستێڵەکانەوە بڵین غەزنەی ئاو دوایەوەی گۆلەکانمان چاک کرد و کوتیمانە و ئامادەمان کرد ئەو خۆڵ و قوڕی کە زستانتی چووە دەریەکەینەوە پاکێکینەوە بۆی تێکچوونی ئاوەکەوە کە ئاوەکە نازانین بەهۆی ئەوەیە ئاوی شیرناوی تێچووە یاخود کانیەکە ڕێژەی سوێری کەم و بووە خوێ نادا خواستێکی زۆرشمان لەسرە بۆیە زۆر کەس دێ بۆ خوێ ناتوانین خوێ بدەینێ لە بەرەوەی خوێەکەی کەمە دەڕۆژە بۆ ناتینە لەم کاتەیە بۆ خوێماڵینەوە ئەوە ئەیبینی ئستاکە خوێەکەی چۆنە چەندێکی تەیەمانە خوێەکەی بەڕاستی کەمی کردووە ئەنی ئاوەکەی نامەیە حەق هەیە سامانە سروشتەکان لزنەیە دروست کات سەردانەیەکی بکات لێ بکۆڵدەوە هۆکەی چییە کە ئەم خوێ بەرەو نەمان و بەرەو کزیەچ خوێی خوێڵینی مەملەح لە سەنگاو لە سەراسی کوردستان ناوبانگی تایبەتی هەیە. جیاوازی خوێی خوێڵینی مەملەحە مەگەر لەلایەن شارەزایانەوە حەق بە جیاوازیەکەی بدرێت. خوێەکە زۆر بەسوودە هەم تامیشی خۆشترە هەم زۆریش بەسوودە هەم بۆ زۆر شتیش بەکاردێ ینی سەبڵێن خوێەکانی ترە مووی زەخت بەرزەکاتەوە ئەو بەرزی ناکاتەوە بۆ تام خوێنەکانی تر ئەو تامەی نییە وەکو ئەم کوردەواری خۆمان ئەم کوردەواری خۆمان بڕوات بێکایکەیتە سەر گۆشتایی بەرژێنی لە گۆشتەکە خۆی خۆشترە. گوندی خوێڵینی مەملەحە کەوتووەتە باکووری خۆراوی ناحیی سەنگاو ئەم گوندە خاوەنی خوێیەکی تایبەتە کە لە دروستکردنی چەندین خواردندا بەکاردێت. خواستی جوتیارانی ناوچەکەیە حکوومەت گەشە بۆ بەرهەمەی ناوچەکە بدات و هاوکار و پشتیوانی جوتیاران بێت بۆ هێشتنەوەی بەرهەمی خوێی خۆماڵی لە هەرێمی کوردستان. عومەر غەریب، کورسات نیوز، گوندی خوێڵین لە سەنگاو.